من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستان بینەرانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. ئێمە لە قەزای خەباتی سەر بە پارێزگای هەولێر بەرنامەی بەخشین چەند ماڵێکی هەژار و نەدار و کەم دەرامەتی بەسەر کردوتەوە لە پێشوازیکردنی مانجی ڕەمەزاندا بڕێک لە خۆراک و خواردەمەنی بەسەریاندا دابەش دەکات. بۆیە داواکارین لە خوای پەروەردیگار هاوکاری هەموو لایەکمان بێت، ئێوەی بەڕێز و خۆشەویستیش لەگەڵمان بن. خواخيريان بنسي أوي بزاري لو سكردي خواخيري بنسي إن شاء الله خوارس قيا زيادة كخواب كات صدقي مال من دانيا إن شاء الله صدقي حموما يارمتي بسترمان عندنا خواخيريان بنسي زور ممنون خواخيري بنوسي والله زور ممنون دست خوش من دست خوش بخواخيري بنوسي عربي هر زور بيتن. زور ممنونتانين طبعا خوا خير تامنسو خوا پاداشتی و خیر هم داتو ان شاء الله. طبعا پیوزلو اره والله زورش پیوزلو ئاگاداری فەقیرەکان بن بەڵکو زۆر لەوەش هەیە لەمەش فەقیرتر پێویستی زیاتری پێوی. خوا خێریان بریسی خوا پاداشتیان بداتەوە ئینشەڵڵا والله خوا بەرەکەت بافتی ئینشەڵڵا. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەک هەیە بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد. بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. خوا پاداشتان بداتەوە گەلێک مەمنون خوا خێرتان بنووسی یا ڕەبی ماری فەقیرتان ئاوادان کردەوە وەڵڵاهی دوعای دەست خۆشتان لێ دەکەم و خوا پاداشتان بداتەوە و ڕەحمە لە داخ و بابتان بێتن و نمونەتان خوا زۆر کای ئینشاڵڵا بە عەول و قەوتی خوای.
خدای گەورە پاداشتێ بەخشین بدەت ئینشاڵڵا و خدایە گەورە پاداشتێ و خێرخوازانە بدەت ئینشاڵڵا ئینشاڵڵا بەردەوام بن لەسەر ئەو فەقیرانە ئینشاڵڵا ئەو فەقیرانە شاوی لە ئەو دەستانە خێرخوازان ئینشاڵڵا خەڵکەکە زۆر استیفادەی باش لێ دەکەن ئینشاڵڵا خدا پاداشتێ بەرنامێ بەخشیش بدەتێ ئینشاڵڵا. یا ربی ئامانەتی خوا بدون ئیمانە بەنسیبی مالەکە بەزێ دەبی ڕزقەکە بەزێ دەبی ئارێوەلا زۆر مەمنوع دوو جا هاوکاریمان بکاتن پارەکەش دای ئەو ساڵ بەڵێ ئارێوەلا باشە ئیشەڵا زۆر مەمنونم ئارێوەلا ئەمنی دوو هێتمی بێ دایک و بابم هەیە و لۆ دەوڵەمەندەکان یارمەتیامدا خوا لێ خۆش بی خوا زۆرتر بکاو بەخشین خوا خێری بەرنامەی بەخشم بداتەوە کە بەڕاستی فەقیر و هەژارانی بەبیرە داوا لە خوای تەبارەک و تەعالا دەکەم یەک کارتۆنێک خۆراکیان بە من بەخشێ خوای تەبارەک و تەعالا بکاتە چای ئوحود لە ڕۆژی قیامەتی لەسەر تەرازوێن ئینشاءڵڵا زۆر پێویست بوو فەقیران بەبیر و خوای گەورە وانیش بەبیرە ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی دەختەمال و منداڵیان ئینشاءڵڵا سەرەت و سامانیان بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بسم الله الرحمن الرحيم. ئێمە لە نووسینگەی خەباتی دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی زۆر ڕێز و سڵاو و دەستخۆشیمان هەیە لە خێرخوازان بەڕاستی هەموو ساڵێک پشتگیری و کۆمەکی یارمەتیمان دەدەن بەڕاستی بۆ ئیدامەدان و بەردەوامی ئەو کارە خێرخوازیە گەورەیە. ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەو ساڵیش هەموو ساڵێک لە پێش مانجی ڕەمەزان بە چەند ڕۆژێک ماڵی 100 هەژار ناونووس دەکەین و ماڵەکانیان ئاوادان دەکەینەوە بە پێدانی بڕێک ئەرزاق کە ئەو ساڵ الحەمدولله نێزیکەی 12 مادە بوو لە ناو کارتۆنێشکماندا قوتوبەند کرد زۆر شتێکی باش بوو گرنگترین ئەو مادانە شەکر بوو ڕوون بوو فاسۆلیا بوو برنج بوو دوو زۆرە برنج بوو و هەروەها کشمیش بوو و هەموو ئەو شتانەی دی بوو کە پێویست بوو. داواکاریمان لە خێرخوازانی ئەو دەڤەری خەباتە ئەوەیە کەوا پشتگیری و یارمەتیمان بدەن بۆی ئەو بەرنامەی بەردەوام بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ما نەقەسەت مال من صەدەقە هیچ ماڵێک بە سەدەقەکردن کم ناکاتن بۆیە بەڕاستی زۆر داوامان لێیانەکە پشتگیری و کۆمەچیمان بکەن کە ئەو بەرنامەیە بەردەوام بکەین بۆ دڵخۆشکردنی ماڵە هەژارەکان. خدای میهرەبان پشتێکی زۆری بە تۆ بەخشیوە تۆ چ شتێک پێشکەش بە خودا ئەکەی هەموو ڕۆژ شتێک پێشکەش بە ئەو بکە ئەگەرچی بچووکیش بێ. ئێستا ئەوەی کە لە نێو گیرفانەکاندایە ئەوەی لە نێو مشتایە پێشکەش بێ باوک و هەژار و بێدەرەتانەکان بکە. بزانە کە ئەمەش جۆرێکە لە هاوڕێتی کردنی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر. تۆ بڕوانە نیگای حەسرەتاوی ئەم مناڵە هەژارانە نیگای پڕ لە بەراەتی ئەم چاوەقەتی سماوانە بە فرمێسک چۆن بۆ ئاسۆکانە ڕوانن چۆن نیگای پڕ لە ماتەمی ئەندێشەیان بە هاوکاری و دەستگیرۆیی ئێوە سپاردووە. ئێوەیەک کە دڵتان هێندەی زەوی و ئاسمانەکان فراوانە و بە فرمێسکی ئەم چاوەقەتی سماوانە دڵی ئێوەش ئەنجنە بێ. بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیام وەک چۆن هەمیشە ئەنوای بێنەوایان و مەوای ماندوانی ژیان بووە. سندوقێکی تایبەت بە مناڵانی بێباو بۆ سەرپەرشتیکردنیان دادەمەزرێنێ. ئێوەی خۆشەویست و دڵاوە
بە هاوکاریەکانتان ئەم پرۆژە پیرۆزە بگەێنە مەنزڵ و ببەخشن ئەگەرچی زۆر کەمیش بێ، چونکە بە دڵنیاییەوە لە نەبەخشین گەلێک باشترە. ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەڵێ بەڕێزان، ئەوەی دەیبینن ئەو کۆمەچی و هاوکاری و یارمێتێ بوو کەوا بەرنامەی بەخشین لە قەزای خەبات بەخشیەوە بەسەر 100 خانەوادە و ماڵی هەژار و نەدار لە پێشوازی مانجی ڕەمەزاندا. بۆیە با دەوڵەمەندان و خێرخوازان بەرهەمەکانیان ببیننەوە لە قیامەتدا و ئەوەی کەوا بە چاوی خۆیان دەبینن ئەوە هاوکاری و یارمەتی دەوڵەمەندەکانە، ئەگەرنا هیچ کەسێک ناتوانێتن ئەو هاوکاریە بە شێوەیەک دابەش بکاتن کەوا بەڕاستی بەتەنیا لەسەر شانی ئەو بێت. بۆیە داواکارین لە خێرخوازان لە هاوادارانی بەرنامەی بەخشین و ئەوانەی کەوا خواپێداون بۆ ئەوەی کەوا دەستگیرۆیی کەسانی هەژار و نەدار بکەن بۆ ئەوەی بەرنامەی بەخشینیش بەردەوام بێت.